هەرەوەزی جۆماڵی گوندی وەردەی جۆیەکی ئاودێری گوندی وەردە ئەکرێت و ئەو جۆیە درێژی لە زیاتر لە 5 کیلۆمەترە لە بناری شاخی هەڵگورت هەڵەقوڵێ لە گوندی ناوەندە. خەڵکی وەردە بە هەموو چین و توێژەکانیانەوە لە هەر شوێنێک بن لەو ڕۆژەدا لە هەر ماڵێک نەفرێک دێ بەشداری ئەکات و ئەو جۆیە لە ناوچێکی شاخاوی سەخت هەڵەقوڵێ. خۆتان نەزان نێساوە ئێمە بە کەرستەی سەرەتایی جۆماڵی ئاودێری ئەەکەین و ڕەز و باغێکی زۆری لەبەرە و ئەوە نەریتێکی کۆنی کوردەواریە. خەڵکی گونج بە تایبەت گەنجان و لاوانی لەسەر نەریتی باو باپیرانمان بە هەمان شێوە دێن بەشداریەکەن. بەنسبەتی ئێمە ئەم ڕۆژە ڕۆژێکی ینی زۆر خۆشە بە حکمی ئەوەی لەگەڵ خەڵکی گوند بەیەکەوە تێکەڵاوە بین بەشداری لە هەرەوەزەکەین و پرۆژەیەکی گرنگی ئاودێری و ئاودێریە بۆ ئاودان و ئاودێری ڕەز و باغ و بێستانی گوندی وەردە و تەنانەت بەشێکی گوندی ناوەندەش. ئەم نەریتە تا ئێستاش لە ناو گوندەکەماندا پارێزراوە. لە ڕاستیدا ئەبوایە حکوومەتی هەرێمی کوردستان ئەم جۆیەی بە شێوازێک هێنابایەوە کە ئاسانکاری با بۆ ئاودێری چونکە ئاوێکی زۆریش بە فیڕۆسی خۆتانە بین بە شێوازێکی کەرستەی سەرەتاییە، بەڵام بەداخەوە تا ئێستا بەهۆی هەڵکەوتەی سەختی ناوچەکە یان بە هەر هۆکارێک بێ نەکراوە. ئومێدەوارین کە حکوومەت حەز بە بەرپرسیارەتی بکە بەرامبەر بە جێبەجێکردنی پرۆژەیەکی خزمەتگوزاری وە بە تایبەت ناوچەی باڵەکایەتی بەگشتی ناوچەیەکە هەم لە ڕووی کشت و کاڵ ناوچەیەکی گرینگە هەم لە ڕووی گەشتیاریشەوە. والله خاوم بشو ئێمە وەکو گەنجانی گوندی وەردە هەموو ساڵێک بەشداری ئەم هەرەوەزاکەین کە جۆماڵکردنی گوندەکەمانە بەبێ جیاوازی چین و توێش گەنج و بە تەمەن و بە ساڵاتچە و جیلی نوێ و دەست بە هەرەوەزی جۆماڵکردنی گوندەکەمانەکەین. سەر لە بەیانیان زوو بەیەکەوە دێین. ساڵانی پێشتر بەو شێوازە پەرەیان بە جۆماڵکردن داوە، ئێمەش هەر لەسەر گفتوگۆ و هەلومەرج و کار و کاسبی باو باپیرانمان بەردەوامین و بەردەوامی شەبین ئینشاءڵڵا بەبێ جیاوازی. ئەو جۆیە وەختی خۆکاتی تۆ باو باپیرێمە لە سەتی دوو نەماینە هەر ئێ منۆ بیردێ نە تەورە هەبوو نە بێڵ هەبوو بە نەزبەت هەر کەسەگە بادێ ماستە کوێ بەیان نان و پەنیرە کوێ بە بە سوارێک کەرێ هات بە دوو ئەوێ زۆێ ئەو نوع تەرتیباتە و خواردنە و ئەو بێڵ و تەورە و ئەو شتانە نەبوون. ئەو جوانی کە ئاگرا هەندی عەمەلەکی خڕ ڕۆژە ئیش لەو جۆیە کرد دوو ئاشی لە بەرەگەڕان ئەگە سێ بەش بوون دوو بەش لۆ جەماعەتی ناوەندێ بەشەکرم ئەو جاریش مەحتەل ناون هەر لە چۆمانە ڕاکۆزە سپیندار بوون هەتا دڕ وەردێ هیچ کێشەیاوێشە نەبوو. ئێستا ئەو هەموو خەڵکە کە دێتە سە جۆیێ ئەو جار ئیمەمنونین بەس بای ئەو باخچانن ئاو پێ بگاتێت. بەس هەموو ساڵێ دێم وەکو کارمەندێکی تەندروستی وەکو خەڵکی گوند بەشدارە بم لەو هەڵمەتا. بەشداریکردنی میش جیاوازی هەیە، هەندێک کەلوپەلی فریاگوزاری سەرەتایین پێەیە. احتمالی هەیە لەو ئیشکردن لەو سروشتە لە ناو شاخ و داخە ئەگەری هەندێک ڕووداوی نەخوازراوی لێکپەویتەوە لۆ ئەوەی ئێمەش بتوانین کەمەک یارمەتیان بدەین. هەندێک فریاگوزاری سەرەتایی برینە دوو پشک پێوەدانەکە هەندێک ئیشی سەرەتایی فریاگوزاری سەرەتاییان لۆ بکەین هەتا دەیانگەینە شوێنی مەبە.
لا